سڵاوتان لەبێت و ئێوارەتان باش لە ئەڵقەیەکی دیکەی ئێوارە 24 بەیەوەی ئازیز شاد دەمەوە بۆ بەرنامەیەم جارەشمان کۆمەڵێک بڕگە و بابەتی جیاوازمان بۆ ئامادەکردوون. لەوانە لە ڕەمەزاندا خواست لە سەر خواردنی خورما زیاد دەبێت. هۆکارەکانی توشبوون بە سەرێشە لە مانگی ڕەمەزاندا چین لایەنە تەندروستیەکانی چییە؟ هونەرمەندی کورد عەبدولی حەمەجوان بۆ ئێوارە 24 بەشێک لە حەزوارە زۆکانی خۆی ئاشکرا دەکات. خێزانەیەک بڕیار دەدات ئاوەدانی جێبێڵێت و لەسەر بەرزایی شاخەکاندا بژیت. لە گەڵگەشە سەندنی تەکنۆلۆژیا پەرەمێز تا ئێستاش بازاڕی خۆی هەیە. کەش و هەوای کابۆلی پێتەختی ئەفغانستان بە بەراورد بە مانگەکانی دیکەی ساڵ کەش و هەوایەکی جیاوازترە و بازاڕێکی قەرەباڵغتریشی هەیە. دوێنێ لە هیندستان ڕۆژی یەکەمی مانگی ڕەمەزان بوو، مسڵمانانی ئەو وڵاتەش لە ئامادەکاریدان. گەنجێک لە شاری هەولێر بە بۆنەی مانگی ڕەمەزانەوە ئاهەنگێک بۆ ئاوارەکان ساز دەکات. یەکێک لەو خۆراکانەی کە لە مانگی ڕەمەزاندا بازاڕێکی گەرمی هەیە خورمایە، بە چەشنێک کە بە بەراورد بە مانگەکانی پێشووی ساڵ هەروەها لە مانگەکانی ڕەمەزاندا فرۆشتنی خورما ڕێژەی پێوانەی دەشکێنێت. هاوکارانم لە سلێمانی فیچەرێکیان لەو بارەوە ئامادە کردووە بێکەوە دەیبین. هاتنی مانگی ڕەمەزان خواستی ڕۆژوگرانی لەسەر خورما زیاتر کردووە. بە جۆرێک کەم خوانی ماڵێک هەیە جۆرێ خورمای لەسەر نەبێ. گرنگی ڕۆژکردنەوەش بە چەندەنکی خورما بۆ دوو هۆکار دەگەڕێتەوە. یەکێکیان گرنگی خێری بەربانکردنەوە و باسکردنی خورمایە لە دەقائینەکان. ئەوی دیکەشیان لایەنی تەندروستی خورمایە لە جۆر و پێکاتەکەی کە دەتوانێت هاوسانکردنەوەی لەشی ڕۆژوگران دەستەبەر بکە. فرۆشەرانی خورما لە بازاڕەکانی ناو شاری سلێمانی باز لەوە دەکەن. ئەم ساڵ فرۆشیاری خورمای عێراقی زیاترە. عێراق جاتپار ئەم بەزمەی نەبوو ناکرا سەڵەوە بەسەر ئەو بەستەبەندی ئێرانیانە ئەوە بە جوانی تەرتیب ناکرا قاپێکی ئاوا مەسەرەن ئینکرێ ئاوات بە فەلی ئەهاو. ئەم ساڵ کە بەرەمی عێراقی ئاوا هەمووی جوانکاری بۆ کراوکرا سەڵەوە کرا قاپەوە فەرقی هەبوو. ئەم ساڵ بازاری ئێرانیەکەی مران، هەرچەنە ئێرانیەکە هەرزانتریشە لە عێراقیەکە، بەڵام نا خەڵک زیاتر تاڵیبی عێراقیەکەی. سەرڕایخواسی زۆری هاوڵاتیان لەسەر خورما لە مانگی ڕەمەزان، بەڵام ئەم ساڵ بەراورد بە مانگی ڕەمەزان لە ساڵی ڕابردوو کڕیاری خورما لە بازاڕەکانی هەرێمی کوردستان کامترە. لە کاتێکدا 20 جۆر زیاتر خورما لە دوکان و بازاڕەکان خراونەتە ڕوو. ساڵ بە ساڵ هەوڵی هێنانی پێکاتە و جۆری خورمای باشتر دەدرێ. نوعی جۆری باش هەیە، جۆرەکانی تقریبا هەر لای ئێمە تا 15 جۆرمان دەستەکەوێ. ڕەمەزان تەوانم دەدەی ماگان دەی ڕەمەزانە من 100 تەنم خورما فرۆشتە پار. ئەم ساڵ هەموو 500 تەنم لەوانێ 20 تەنم نەفرۆشتە تا ئێستا. وێ ڕایبوونی ڕێژێکی زۆر لە چۆری و شیرینی لە خورما، بەڵام بەوەی پێکاتە و تایبەتمەندیەکانی بەیەکێ لە خواردنا پڕسوودەکان هەژمار دەکرێت کە بە چەندین شێوە ئامادە دەکرێت و دەتوانرێت کەڵکی لێ وەربگیرێت. ساڵانەش لەگەڵ هاتنی مانگی ڕەمەزان زۆرترین خورما هەناردەی وڵاتانی ئیسلامی دەکرێت. زۆرینەی ڕۆژوگران بە خورما بەربانگ دەکەنەوە. دالیا کەمال، کوردستان 24 سلێمانی. زۆربەمان لە کاتی بە ڕۆژوبوون یان لە دوای ڕۆژوشکاندن هەست بە سەرێشە دەکەین، بە تایبەتی لە ڕۆژەکانی سەرەتای مانگی ڕەمەزاندا. لەو گرافیکەدا باس لە هۆکارەکانی توشبوون بە سەرێشە، هەروەها ڕێنمایە تەندروستیەکانی دەخێنەوە. زۆربەمان لە کاتی بەڕۆژوبوون یان لە دوای ڕۆژوشکاندن هەست بە سەرێشە دەکەین، بە تایبەت لە ڕۆژەکانی سەرەتای مانگی ڕەمەزان کە ڕێژەی توندی سەرێشەکە لە زۆربەی کاتدا مامناوەند دەبێت. بەپێی توێژینەوەکان سەر ئێشەی بەڕۆژوبوون لە کاتەکانی دوای نیۆڕۆ دەست پێ دەکات و زیاد دەکات بە زیادبوونی کاتی بەڕۆژوبوون. ئەو کەسانەی خۆیان دەناڵێنن بە دەست سەرێشەوە لە کاتەکانی تر سەرێشەیان زیاتر دەبێت لەگەڵ بەڕۆژوبووندا. ئەو کەسانەی حاڵەتی ژانەسەری نیوەی یان هەیە لە مانگی ڕەمەزاندا سەرێشەکەیان زیاد دەکات بەهۆی هەستیاریان بۆ هۆکارەکانی سەرئێشە. هۆکارەکانی زیادبوونی سەرئێشەی کاتی بەڕۆژوبوون، کەمبوونەوەی ڕێژەی شەکر لە خوێندا. دابەزینی ئاستی شەکر یەکێکە لە هۆکارەکانی سەرئێشە. دوای خواردن و خواردنەوە ڕێژەی شەکر لە خوێندا بە خێرایی بەرز دەبێتەوە و بە خێرایی دادەبەزێت. وشک بوونەوە و کەمبوونەوەی ڕێژەی ئاو لە لەشدا. لەبەر هەستیاری و کاردانەوەی مێشکی مرۆڤ بۆ ئاو هەر کەمبوونەوەیەک لە ڕێژەی پێویستی ئاو، کەمبوونەوە و لێبڕانی کافاین.
بە تایبەت بۆ ئەو کەسانەی قاوە و چای زۆر دەخۆنەوە، بۆیە لە کاتی بەڕۆژوبوون زیاتر هەستیارن بۆ کەمی ڕێژەی کافاین لە لەشیاندا. ماندووبوون و کەمخەوی کە دەبێتە هۆی بێهێزی لەش و زیادبوونی فشاری دەرونی. ڕێنماییەکانی دووربوون لە سەرێشا لە کاتی بەڕۆژوبوون. ڕاهێنان بۆ خواردنی تەندروست و سروشتی، خواردنەوەی ڕێژەی ئاوی پێویست، کەمکردنەوەی ئەو خواردنەوانەی کافاینیان زۆرە، نووستنی ڕێک و دوورکەوتنەوە لە کەمخەوی، دوورکەوتنەوە لە دڵەڕاوکێ و فشاری دەرونی، سەردانی پزیشک بکە. لە کاتی بەهێزبوونی سەرئێشە و نەتوانینی بەڕۆژوبوون یان بەردەوامبوونی سەرئێشە دوای ڕۆژ و شکاندن، پێویستە سەردانی پزیشک بکرێت بۆ پێدانی ڕێنمایی و ڕێگە پێدانی بەڕۆژوبوون. عەبدولی حەمەجوان یەکێکە لەو هونەرمەندە کوردانەی کە بەهۆی کارەکەیەوە کە ئەکتەریە ناوبانگێکی گەورەی هەیە لەم بڕگەیەدا، ئەو هونەرمەندە جگە لە ژیانی تایبەتی خۆی و ژیانی کۆمەڵایەتی خۆی باسی ئەزموونی هونەری خۆیشی دەکات. من تەمەنم ئێستا نزیک بوون لە 70 ساڵ. ئێستا خانشینم. تەمەن وەزیفەیەکم نییە، وەزیفەکەم تەنها هونەرە. ژیانم ژیانێکی ئاساییە، هیچ شتێکی تیانێکەوە بە دەربێ لە ژیانی خەڵک جیاواز بێ لە خەڵکیکە. من هەر وەکو خەڵک ژیانم ژیانی خەڵکە، بەڵام خۆشەویستی من لەگەڵ خەڵکایە کە من ئەڕۆمە دەرەوە زۆر جار بە پیاسە ئێواران پیاسە ئەەکەم پێشەوەی کە بڕۆمە بۆ ماڵەوانەیە لەگەڵ هاوڕێکانم ئەچینە سەر جادە نات خۆ سەرجا بەرزی سەرایەوە ئێتر جادەی مۆلەوی و جادەی مزگەوتی گەورەوێ گە شتێبی لەوێ ئیکەڕین و ئێتر بەڕاستی لەگەڵەوە شامەسەن پێشوازی خەڵک، خۆشەویستی خەڵک، سەلام و سڵاو لەگەڵ خەڵکاکیان بینم بەڕاستیەوەی چەکە لە بەشی چتر لە ژیانی من کەەوە هەمیشە پێ ئاسوودابم. جگەلەوە کاتی خۆم کە زیاتر بەسەر بەرم لە ماڵەوە زیاتر من خەریکی شوکاری ماڵم. ئێتر شتێکە دۆزمەوەیشی پێ خۆم پێ مەژوڵکەم. ئەگە کتێبێک نەبێت کارێکی نەبێت بێگومان دانانیشم تا یەک تا دوو جارێ بە ناوخواردن بە زۆر بانگ مەکەن وە نامخۆ، دە جار ئینزار مەکەن ئەوە لە کوێی لە چۆنی. ئێتر خۆم بە شتێکم هەر شتێک مەژوڵە بم پێوی. من ئەوە نییەکەوە کارێک نەکەم، ماڵەکە ڕێخەم، پێداویستی ڕێخم، هیچ دەستکاری کارەبا ئەەکەم، دەستکاری ئاوکەم، بەڵام بۆ خاتری خوا دەستکاری کارەبا مەکەن، کارەبا مەترسیە. من وەڵام بکە دەستکاری کارەبا بکەم. ئێتر جارێ شتە شتێنم، شت خراپەکەم، جارێ چاچێکم، جارێ چاچی ناکەم، ئەم کات دەمەسەر. بەڵام زیاتر ئێستا زیاتر من ئەوەی کە کتێبم بێ لە ماڵەوە کتێب خوێنمەوانێ، زیاتر حەزم لە کتێب خوێندنەوەیە، زۆربەی کاتەکارم. دوو ئەرشیفێکی گەورم هەیە، جار بەجار بە ئەرشیفەکەمە ئەچمەوانێ. حەزم لە فۆتۆیە، حەزم لە وێنەیە، جاری بە وێنەکانی هەموو ژیانی خۆم، خێزانم، برادەرەکانم، ماڵ و مناڵم هێنمەوە بەرچاوم. جگەلەوە حەزەکەم خەڵک بزانێ من ئیسا باپیرم، تەمەن کوڕەکانم تەمەن درێژ بن، خێزانیان هەیە. ئێتر کچێک مێر مامۆستایە لەگەڵما لە ماڵەکەژی، ئەو تەمەن هونەرمەندە زیاتر دەرچووی پەیمانگەنەوە جوانەکانە، ئێستا لە زانکۆ خوێنێم. کوڕەکەمی چەند شێوە کارە لە یەکیان ئەندازیارە هەر لە پرۆژەکانی بەڕوێتە ڕۆشنی سلیمێن کارەکە. کوڕێکی کەشم ئەوە لە نەوت کارەکە، لە دایری نەوت کارەکە. ئێترێکە بەخۆی بە شتێکەوە مەژغوڵ کردو، ژیانی خۆی باتە سەر، تر جار کۆبینەوە لەگەڵ یەکتریایەتر من وەکو باوچێک بەڵام زیاتر حەزەکەم لەگەڵ مناڵەکانم کۆبمەوە دایم بەلایمەوە زۆر خۆشە. بەیانێکی لە خەواڵەسم دایم زۆر حەزم لە خواردنە، دایم حەزم لە خواردنە. وەرە نەخۆش شەکرەشنێ بەڵام مەرێ خۆم حەزم لێتی چی بکەم، حەبیشە خۆم ئەوەژە خۆم. کاتی خۆ وەرزشکار بووم، کادرێکی وەرزشی بووم، هەمیشە سەی یاریەکانیش دەکەم. ناشڵێم من حەزم لە گروپێکە و چ یاریەکە، بەڵام خۆم بۆ هیلاک ناکەم وەکو خەڵک دنیای بۆ وێرانەکە. من سەیریەکەمەتی چ یاری باشکە حەزەکەم بیباتەوە. زۆر متابعی هونەرم کردووە، زۆر متابعی شتی ئەکادیمیم کردووە، نووسراوی کتێبی ئەکادیمیم کردووە. جگەرەوە دەورەی شانۆم، دەورەی ئیخراجم بینیوە و دەورەکە بە باش پلێکی سەرکەوتوم هێناوە لە 70 برەوە. خۆشم لەوە تاقی کرد، بەڵام ئەوە ئێڵێمە بووە بینەریش من هەر ئەکتەرم، داهێنەر نیم. بەڵام ئێستا
ئەم کە زۆر کارە بینم بەڕاستی تێرم ناکات ئینشەڵڵا خەریکی کارێکم کارێکی کوردیە کاک بەڕێزمەجید نووسیوێتی خەریکی ئەو کارم ئەکتەرم بۆ کۆ کردوێتەوە دوای ڕەمەزان دوای جژنێک سەر ئەکەوینە پرۆڤەکردن و خۆمان ئامادەکەین بۆ فیستیڤاڵە ئەگەر سەرکەوتوو بووم ئەو کارە لێرەش پیشانی خەڵکیم بێ بزانێت چیم کردو چیم نەکردووە ئێتر کۆتێن تەمەنەوە حەزەکەم بچمە بواری دەرهێنان هەچەند جارێکەڵێ من ئەکتەرم ئەگەر قبوڵم بکەن خەڵک وەکو ئەکتەر دەرهێنەرین بەڵام تەوجبێت دەرهێنانمێ بۆی ئەم دەرهێنەژەکەم هیوادارم ئێوەش دوعام بۆ بکەن خەڵکی بۆی ئەم ڕەمەزانە بۆی سەرکەوتوو بووم. لەوانەیە زۆر بمان لە ژیانی ڕۆژانە بێزار بوو بێتین بەڵام پیاوێک هەیە کە بڕیار دەدات لەگەڵ خێزانەکەی ئاوەدانی بەجێ بهێڵێت و لە بەرزاییەکانی چیای گارۆک ژیانی ئاسایی خۆی بەڕێ بکات لا ڕێگەی بەرهەمی خۆماڵیشەوە بە پشتبەستن بەو بەرهەمانە ژیانی خۆی تێدەپەڕێنێت. از محمد سپینداری ما کره احمدی ما احمد کره داودی از محمد احمد از باب 4 عیالام 3 کره من کره که من شهیده و 3 کره من او جهرسی پیشمرگه 62 از یکی من پیشمرگه 63 بو 62 بو عالم فقیر بو عالم کاروان چو ایرانی حتی اندر نوم به عیال خود خب کرد اینجا هر وقتی که واجب مهاد باید بجنم مثلا 100 ظلام آن 200 ظلام به چن رخی گلاله چن نوی رخی شهر الوی رخی دا بیا بیره لیدن 6 روزا هم چون حتی هم چون گلاله حتی هم چون گلاله اینجا اب شغل بی گندی دی 6 روزا هم بیا چون حتی هم جیش نوی باید بید بو نخوشی گله هینگی نخوشتر بو فقیری بو یعنی داتو مینید جایی که او سارا اگر روزی 2 سامونه گشت بونه تو ملک بود بگو الحمدلله بگو واسانی نه بگو ارزانیه که مریش کات خود که برنجیت خود اول نه هینگی واسانه بود که چه من داره والا سلیم فلاحتی او دارو بایی بخود چینیم و زریا چیتیم و الحمدلله بگوید 2 زویه گیزا منیته اینو گیلاسن و خوخن و بس خبری باهیبن و از بخود با جانکا خیار و شتیتیم و دین عالم کرن متینه بیره حوالن متینه بیره سر بس همه خون و بد خون و بخود بن و تقریبا 8 سال حتی 20 سال هم خلاص کنیم اوجه اما شفر را ترکتر را و بربجار تو بینی بابا او شیره همی دستای تو نیا چی کنه همین نه همه اصلا چی بینه اره حالا همین 8 سال 9 سال هم مونیا پیوه حتی هاتی هم بری ها متشیلی بعده خود کرما کلی گیزت پیوه و یه تازنی بری بر همه ما یه وره خمالیه یعنی ما بخویه بس خبه گیز خمالی نه با جان خمالیه تو اگه شتید ما وقتی شتید تو ببینید تو شتید سیکنو کری یه شیرین طاماوی گله فرقه با جان گله طاماوی فرقه بره بعد هم باران تا دیم بره داری بره خوابه نوده ئەگەرچی بەهۆی تەکنۆلۆژیا و بەرهەمە نوێیەکانەوە پیشە کۆنەکان بەرەو لە ناوچوون دەچن بەڵام لە شاری هەولێر بازاڕی دروستکردنی پەرەمێز هێشتا هەر گەرمە ئەو دیمەنانەش کە باسی بەرهەمهێنان و دروستکردنی ئەو پیشەیە دەکەن زۆر سرنجڕاکێشن پێکەوە بەشێک لە چۆنیەتی دروستکردن هەروەها بەرهەمهێنانی پەرەمێز لە شاری هەولێر دەبینی. من ناوم دڵشادە سەرەتای دەستپێکردنی ئیشەکەمان دەگەڕێتەوە بۆ کۆتایی هەفتان و سەرەتای هەشتا ساڵی هەشتا ترەوە کاتێک کە من نابووم زیاتر براکەم لەسەر دوکان بووە طبعاً سەرەتاش بە دروستکردن دەستمان پێ نەکردووە کە چوونەتە ئیشەکەوە
ترکە دەستمان پێ کردو وردە وردە وای لێ هاتووە تا گەشتێتە ئەم حەددا کێسە خۆمان وەستاین و دروستیەکەین ئیترۆ لە ماوەی ئەم 36 ساڵەیە کە دەستمان بەم ئیشە کردووە تر لە جۆرەکانی لە پرێمزینەوتەوە دەستمان پێ کردەوە دروستمان کردووە ئیتر هی پرێمزینانکردن و هی ئاوگەرمکردن و ئێستا کە ئەوانە چۆن بڵێ بەسەر چووە ئەوەی نەماوە ئێستا دەستمان کردووە پرێمزی غاز سە بۆ نمونە ئەمێشێکە لەوانە ئەمێشێکە لەوانی کە لەمەی کە لە بەردەستمایە دروستیەکەم ئەمە حازر بووە ئەمە پرێمزی غازەوە ئیتر بۆ نانکردن بەکارێت هەیە بۆ حەمام بەکارێ هێنە بۆ ژێر بڵین کورخانی حەمام بۆ ئەو بەکارێت زیاترم بۆ نانکردن بەکارێت ئەمە گۆریەکە و لێرە دەمێکی پێوەیە بە ئینی خۆمان بە زمانی ئیشەکە خۆمان مۆتای پێڵین تر لێرەوە قفڵە و سەرە غاز و فۆندەی پێوەکە و بە غاز ئیشەکات و زۆر سەلامەتە و زۆر ئاسانیشە بەکارهێنانی وەکو پرێمزەنەوتەکە نییە وەکو پرێمزەنەوتەکە نیە ئێسامە چۆن بڵێ بابایی ئەمەیە سەرم کاتیا ئیتر ئەمە نوعی تریشی هەیە کە ئەمەی بۆ سەرەوە بۆ ژێر منجەڵ و بۆ ناو حەمامەوانە بەکارێت هەر وەکو پرێمزە ئاوەکەی پێشان کە بەنەوت ئیشێ کرد ئەمە جۆرێکە لە جۆرەکانی پرێمزی ئێستا سەر وەختێکیش کە لە هاوینانە زیاتر پۆمپی ئاومان دروستە کرد پۆمپی ئاومان دروستە کرد و کە ئاو نەبوو بۆ ڕاشێشانی ئاوکە بۆ ناو هەتا ناو مستەخەتکە هات بۆ ئەو بەکارە هات ئیتر ئێستا ئەویش تەقریبەن لەبەروی کە لە سینەوەیەت ئەویش بازاڕی نەماوە لای ئێمە دروستکردنەکەی گران ڕاوەسێت و بازارەکەشی ئەو تۆ نییە زیاتر بە حکومی کە ئەوی کە سینێت هەرزانی بە هەرزانیەت و ئەفرۆشێت ئیتر هەروەکوتم لە سەرەتای دەستپێکردنی ئیشەکەەوە کە هاتوین بەم ئیشە خۆمان گرتووە تا ئێستا ئەوم دەی چەند ساڵێکە بڵێن لەماوەی ئەم 5 ساڵەیە ئیتر کە دەستمان بەم ئیشە کردووە تر ژیانەکەمانی پێ ڕۆشتووە ئەو شتانی کە دروست دەکرێت کە لای من ئیتر بۆ نمونە بڵین لەم دوکانانە لە ئەم سێ دوکانە لەو دوکانی ئەو بەرەوە لەوانە عەرزەکرێت بۆ فرۆشتن ئەوەی کە لێرە بفرۆشێ ئەوەی تیشی مشتری کە خارجیمان هەبێت ئەوە لە ڕێی بڵین جملۆ بڵین لە ڕێی نەقلیاتەوە ڕەوانەیەکەی وان یا خۆیانیان ئەیبن بە پیکا بشت بە سیاری خۆیانیان ئەیبن وەڵامی تەوەی کە لەم ناوە بێ لای ئەم وەستایانی ئێرەم دوکانارانە لێرە سەرفە بێت سەرفەکرێت و ئەوەی تیژی وەرەوەکو پێوتم بۆ جملە بۆ دەرەوەی شار ئەڕاتەوە کەشوهەوای پایتەختی ئەفغانستان واتە کابۆل بە شێوازێکی جیاوازتر لە مانگەکانی پێشودا دەبینرێت لە مانگی ڕەمەزاندا بازاڕەکان قەرەباڵغترن و خواستێکی زۆر لەسەر شیرنەمەنیەکان هەیە و بازاڕیشیان گەرمترە. خەڵکی شاری کابولی پایتەختی ئەفغانستان وەک هەموو موسڵمانانی وڵاتانی تر دڵخۆشی هاتنی مانگی ڕەمەزانن. مانجی ڕەمەزان مانجی خێر و خۆشیە. هیوادارم لەم مانگەدا شەڕ و ئاژاوە لە ئێمە دوور بکەوێتەوە و بە ئارامی بژین. بارودۆخی بازار لە پایتەختی ئەفغانستان قەرەباڵغتر دەبینرێت بە بەراورد بە مانگەکانی تری ساڵ. کڕینی خۆراک و پێداویستیەکانی ڕۆژ و شکاندن بە تایبەتی لەو کاتەدا کە ڕۆژ لە نزیک ئاوابووندایە زیاتر دەبێت. ئێمە لە مانجی ڕەمەزاندا ئەم شیرینیە دروست دەکەین. لەم مانگەدا فرۆشمان زیاتر دەبێت بۆ هۆی ڕۆژگرتنەوە. خەڵکی ئارەزووی خواردنی جۆرا زۆر دەکەن. ئەم شیرینیەش خۆشە بۆ بەربانگ. مانگی ڕەمەزان دەکەوێتە نۆیەم مانگی ڕۆژ ژمێری موسڵمانان بە پێی ڕێنوێنیەکانی ئاینی ئیسلام. کڕینی شیرینی یەکێکە لەو پێداویستیانەی ئەندامانی خێزان بە گەورە و بچووکیانەوە داوای دەکەن. دابوو نەریتە کۆمەڵایەتیەکان لە کۆمەڵگە موسڵمانەکاندا کەش و هەوایەکی وەها دەخڵقێنێت کە لەم مانگەدا هیچ کەسێک ئارەزووی ئەوە ناکات بە تەنها ڕۆژ و بشکێنێت و نان بخوات.
دەچینە هندستان کە دوێنێ یەکەم ڕۆژی مانگی ڕەمەزان بوو لە هندستان و مسلمانانی وڵاتەش لە خۆ ئامادەکردندان بۆ ئەو مانگا بەیەکەوە بەشێک لە دیمەنەکانی مانگی ڕەمەزان لە هندستان دەبینی. بنمێژەک تایبەت پێشوازی لە مەها پیرۆز تێکردن. بازار تژی خەلک و کەلوپەلێن تایبەت بە ڕەمەزانێ دەبن. لەڤر یەک ji وڵاتên herî mezina di cîhanê de. Atmosfêra Remezanê wekû hemû welatên musilman e lê bi cêja kultûra wî welatê Hindistana rengan. Musilmanên Hindê roja yekşemê pêşwazî li meha pîroz kirin bi nimêj û amadekariyên taybet. Xurma yek ji xwarinên serekeya ji bo musilmanan bi taybet di meha rojiyê de. Her wisa li Hindê jî lê xwarinên Hindî yên taybet hene weke cincî, goşorba, erdê birincê û goşt e û şiyana kesên bi rojî zêde dike da got xwe li ber rojiyê bigirin. Meha Remezanê taybetmendiyeke wê ya ruhî heye. Musilman xwarinê jî bîr dikin û bal dikşînin li ser peristinê û alîkariya kesên bi hewca ji ber vê yekê navê wê meha xêrê ye. Ji rojhelatinê ta roj diçe ava. Rojî ne tenê ji xwarinê têgirtin lê belê ji reftar û gotinên xira. Hevde li ser sedî ji xelkên cîhanê li Hindê dirûnin. Hijmara wan nêzî 1.2 milyar mirovin. 14 li ser sedî ji wan musilmanin. Bi vê yekê jî dibe duwemîn mezîntirên welat di cîhanê de. هاوڵاتێکی شاری هەولێر بە بۆنەی هاتنی مانگی ڕەمەزانەوە ئاهەنگێک بۆ ئاوارەکانی باشوور و ناوەڕاستی عێراق ساز دەکات. ئیتر لە کۆبوونەوەکەشیاندا کۆمەڵێک ئاهەنگی خۆش دەگەڕن و ژمارەیەک یاری سرنجڕاکێشیش ئەنجام دەدەن. كلك محابس طاق عافية ابو حرام يسرى طاق يسرى طاق الحين من حدائق عطروناتي لە باخچەکانی هۆڵی ڕووناچیەوە یاری شاردنەوەی ئەنگوستیلە دەکەین. ئەمە یاریەکی کۆن و کولتوری ئێمەیە. دەمانەوێت هەندێک دڵی ئاوارەکان خۆش بکەین و شەوانی ڕەمەزانیان بەخۆشی بەڕێ بکەن. مانجی ڕەمەزان ئەو یاریان هەیە پێڵێن محێبس ئەو محێبسە لایوان پیرۆز چۆن لا ئێمە پیرۆزە سینیانی یان ئێمە ئینشاءالله بەردەوام ئەبین یان ئەمە ئەوەکمانێ هەفتەی تر ئەچێ ناو کەمپەکانی تر ناو کەمپی خازر و کەمپی دیبەگە ئەولە بە کورتی باسێکی یاری شاردنەوەی ئەنگوستیلە بکەین کە لە باو باپیرانەوە بمان ماوەتەوە. ئەم یاریە لە دوو گروپ پێک دێت کە لە 18 کەس تا 31 کەس لە خۆ دەگرێت و دۆڕاوەبراوەی تایە. لە ئێوارێکی دیکەی ڕەمەزان لە ئێوارە 24ەوە لەگەڵتان بووین. کوردستان 24 بەردەوام هەوڵ دەدات لە هەموو کاتەکاندا لەگەڵ بینەرانی دابێت تا ئێوارێکی دیکە کە بێوە شاد دەبینەوە. هەر شاد بن.